من ناوم تۆفیق کەریم ساڵح لە دایکبووی ساڵی 1966 لە گوندی گڵێجاڵ کە ئێستا مەرکەزی نەحیی بەمۆیە لەو بەری سیروان سەر بە قەزای هەڵەبجە بوو جاران ئێستش سەر بە پارێزگای هەڵەبجەیە هەر لە منداڵیەوە دەستم بە خوێندن کردووە لای باوکم بە ڕەحمەت بێ قورئان و کتێبە سەرەتایەکانم لەوێ خوێندووە و پاشان لەگەڵ حوجرا هەنگاوم ناوە بەڵام کەم زیاتر لە ساڵێک تێ نەپەڕیوە لە حوجرە گواستمیان تۆ بۆ قوتابخانەی هەڵەبجە لە هەڵەبجە دەستم کردووە بە خوێندن سەرەتایی و سانەویم لە هەڵەبجە لە هەفتاکان و سەرەتای هەشتاکانە تاو کردووە پاشان لە ساڵی 85ەوە چوومەتە کولیەی شەریعە پێش کولیەی شەریعە تاوکەم بەهۆی زروفی سیاسیەوە وازم لە خوێندن هێناوە لە بەغدا گەڕامەوە بۆ هەڵەبجە ماوەی ئیختیفا بووم لە پاشانە سەفەری ئێرانم کردووە و دوایی کە هاتوومەتەوە پاش چەند ساڵێ خوێندنم لێرە پەیمانگای زانستی ئیسلامیەکانی سلێمانیم تاوا کردووە ئێستا نیشتەجێی شاری خۆشەویستی هەڵەبجەین زیاتر سەرقاڵی نووسین و خوێندنەوە گرنگی کتێبخانە کاتێ دەرەکەوێت مرۆڤ دەست بە خوێندن بکات خوێندنەوە بکات ئەو کەسانی کە دەست بە خوێندنەوەکەن ئەبێتە حاڵەتێکی ئاسایی کەواکو بێ خاوەنی کتێبخانە بن واتە مەبەستمەوەی بڵێم کتێبخانە زۆر زەرورە بە شێوەیەکی ئاسایی لە ماڵە لەدایک بێت بەداخەوە هەندێک کەس دیکۆر یانی کتێبخانیان هەیە شتی وامان بینیوە کابرا بەتایبەتی لەم دوای هەندێک کۆمپانیا هاتن هەندێک کتێبخانە شتیان دانا کابرا ئەیکڕی بەبێەوەی بزانێت کتێبەکان چی و چیتیانی بەڵام ئەگەر مرۆڤ هەر لە سەرەتاوە دەستی کرد بە خوێندنەوەوانە وردە وردە کتێبخانەی بۆ دروستە بێت کتێبخانە زۆر زەرورە کتێبخانەی ئاسایی زۆر زەرورە با زۆر بچووکیش بێت من ئازانم چەندە هەر شتێکی ناوماڵ واتە شتە زەروریەکانی ژیان زەرورن هەبن لە ماڵا بۆ نمونە تەلەڤیزیۆنێک چەندە زەرورە هەبێ لە ماڵا ینی جێگە هەر جێگەیەکی تر چەندە زەرورە هەبێ لە ماڵا کتێبخانە لە هەمویان زەرورترە سەرجەمەوانە خزمەت بە جەستەی ئینسانەکەن جەستەی ئینسان بە هەموو بەشەکانیەوە بەڵام کتێبخانەکە خزمەت بە ڕۆحی ئینسانەکە خزمەت بە لایەنە معنەویەکەی ئینسانەکە لەبەرەوە من وا ئەزانم پێویستەکە هەموو تاکێک بەلای خۆمەوە کەسێ بە خوێنەوارەزانم بەڕاستی کە کتێبخانەی هەبێت کە چوومە ماڵەوە سەیرەکەم کتێبخانەی نییە ئیتر بە نسبەت منەوە ناتوانم وەکو خوێنەوارێکی ئاسایی سێریکەم بەڵێ ئەزانێ بخوێنێت و بنووسێت ڕەنگ بێ شەهادەیەکی باشیشی هەبێ ڕەنگ بێ کۆمەڵە قسە و شتی جوانیشی هەبێ بەڵام من ئەتوانم پێ بڵێم ئەم کەسە خوێنەوارە خوێنەوارێکی بێئاگایە بێئاگایە لە دەوروبەر بێئاگایە لەو گۆڕانکاریانە ڕۆدا بێئاگایە لە مێژوو بێئاگایە لە هەموو بەشەکانی معریفە و ئینسان بە بێ کتێب وا نازانم حتا ئەو کەناڵانەی دیکە دروست بووە لێرە نە لە هیچ وڵاتێکی دنیا لە پێشکەوتترین وڵاتە نەیتوانێت بێ بە بەدیلی کتێب و کتێبخانە وڵایە بێ کتێب خوێندنەوە لێ بێ بە کەلتور واتە کارێک بکەین کتێب خوێندنەوە و نووسینیش یعنی من تەشجیعی ئەو بەڕێزانەکەم کە ئەخوێندنەوە وەکو جاران نەماوە تەنها یعنی من لە بیرمە لە ساڵی هەفتاکانە تەنها دووسێ گۆڤار هەبوو لە ئاستی هەموو کوردستانە ئەوە خەڵکی زۆر ناودار و یاخشتی زۆر بە پێز نەنووسایە بۆیان بڵاو ناکردەوە ئێستاوان نییە یعنی مۆبایلەکە لە بەردەستایە ئەتوانی زۆر بە ئاسانی لە کەناڵەکانی ئەعلامە خۆت بۆ خۆت یەک وەسیلەی ئەعلامی گەورەی ئەو کەسانی ئەخوێندنەوە باش شتێکیش بنووسن بەلای کەمەوە کە کتێبێک خوێنیت و ئینتیبعاتی خۆی چیە لەسەر ئەو کتێبە بنووسێ وردە بەو شێوە ئەوانەی کە بەهرەدارن و سەلیقەیان هەیە و ینی لە توانایان هەیە بن بە نووسەری باش ئەبنە نووسەری باش ئەوەتە کە نووسەری باش زۆر بوو هەموو چینەکان ئەگرێتەوە بەڵام ئەگەر ئێمە هەر چاوەڕوان بین فلان بۆمان بنووسن هەر چاوەڕوان بین نووسینەکان لای فلان کەس بێت بێگومان ئەوە ینی نووسەری تازە هەڵ ناکەوێت یەکێکی لە کێشەکان ئەوەیە ئەگەر وای لێهات نووسین و ئەوانە تاپووە بێ لەسەر کۆمەڵە کەسێک کە تاپە بوو لەسەری خەڵکی دیکەش هەبن شتی جوانیش بنووسن شتیان لێ ناخوێنێتەوە ئەمە لە ناو کوردی ئێمە زۆر ڕوویداوە لە شەستەکانە فلان کەس کرا بە هینی شاعیر ینی سەرقافلەی شاعیرانی کورد ئیدی هەر کەسێک بە مخالیفی ئەو من نامێ ناوی کەس بێنم هەر کەسێکی کە شعری جوانی ئەنووسیشتی باشتری ڕەنگە لەو نووسیبا بەڵام لەبەرەوە تازەکرا بەسەر قافڵە و هالەیەکی گەورەیان بەسەر دروست کردیان بە کەسێکی ئەفسوناوی و تەلیسمێکی تایبەتی خۆی هەبوو
کەس نەیتوانی ئەو ڕچە هین کات حتا ئەگەر ڕخنەیەکی بگرتایە ئەو ڕخنەی بۆ بڵاو ناکراوە. من لە بیرمە برادێک لە هەفتاکانە بابەتێکی دوورە درێژی نووسیبوو لەسەر شعری یەکێک لەو شاعرە بەڕێزانە هەرچی کرد بۆی بڵاو ناکراوە. بۆیە ئەگەر ئێمە وا بکەینێت کە خوێندنەوەمان کرد بە کەلتور وردە نووسینیش بکرێ بە کەلتور لە ناو هەموو جۆرە چینەکانە خەڵکی بەتوانە بێگومان بەرزە بێتەوە و ناو دەرئەکات و خوێنەر زۆر مهمە. ئەو قسەی کە ئەوترێ گوێل لەوە مەگرە ئەو کەسێک چیاڵێ گوێل لە بڵێ نووسراوەکە یان وتراوەکە بگرە ئەوە زۆر مهمە. یانی تۆ جاری وا هەیە برادێکی نووسی ڕەنگە نووسەرەکە بەلای تۆ هەر نەشی ناسی بەڵام ئەبینی شتێکی زۆر جوانە نووسێ بە پێچەوانەوە کەسی وا هەیە ئەزانی زۆر ناودارە بەڵام باوەڕەکەی خەڵک شتی خوێنتەوەی بڵێ شتی فڵان کەسم خوێندوێتەوە ناوی هەندێک کتێبی لەبەرەکە ناوی هەندێک نووسینی لەبەرەکە ئەڵێ فڵان لە کتێبەکەیەوە ئاڵێ فیسار و ئاڵە ڕەنگ بێ تەنها لە فەیسبووکە لە هەندێک شوێنە هەنێ لە قتەی بینی بێتر. بۆیە ئێمە زۆر مهمە گوێ نەگرین یاخود گوێ نەدەینێ کێ نووسەرە ئەسڵی نووسینەکە بخوێنەوە. ئەگەر نووسینەکە باش و پێویستە من تۆ ئەو باسی ئەو نووسینە باشانە بکەن واتە هەمومان نەبەسرێنەوە بە چەند کەسێکەوە کە ئەو وەختە جڵەوی ڕۆشنبیری جڵەوی نووسین جڵەوی لایەنە معریفیەکە هەمووی بەدەستی ئەوان بێ بۆ کێ ڕامانکێشن ئەوە شتێکی زۆر خەتەر چونکە لە ئەخیرا ئەو خەڵکیان ئەتوان هەمووی ڕەشبین بکەن هەمووی گەشتبین بکەن هەمویان ببن بە کۆڵێ داری هەر گۆڵەکە کە بیانەوێت. بەس ئەگەر جیاواز بوو ئەو وەختە ئەو نووسەرانش ینی بیر لە گۆڕانکاریەکەنەوە ئەمە خزمەتە بەو نووسەرانش کە ناودارن چون کاتێک کە سێرەکە کۆمەڵی خەڵکووە منافەسەیەەکە ئەمیش بەخۆی ئاچێتەوە گۆڕانکاری لە نووسین و لە پرۆژەکانی خۆی ئاکات. مەسلەی خوێندنەوە زۆر زەرورە لەگەڵ ژیانە بڕات ژیان هەمیشە چۆن لە پێشکەوتنایە ئەبێ خوێندنەوەیش هەمیشە لە پێشکەوتناوی کەواتە گۆڕانکاری کتێبخانەکە جەبێ بەردەوام بێت. ئەکرێت کتێبی وا هەیە چەند سەد ساڵەوە بەرنووسراوە ئیسش بە کەڵکە بەڵام مەرج نییە هەمووی هەر بە کەڵک بێت. یەک دووهەم هەندێک شت هەیە ئێستا ئەنووسرێت بێگومان شتی تازەی تایە بۆیە خوێنەر زۆر زەرورە بەردەوام هاتوچۆی کتێبخانەکان بکات لە ئینتەرنێتە سێرکە بزانە شتی تازە چی هەیە تۆ تەسەوری شتێ بکە. ئێمە زیاتر لە 1000 ساڵ بەر لە ئێستا ژیانی پیاوەڕ سەڵ سەلەم ئیبن هیشام نووسیوەتی و دوایی هەموو خەڵکەکە لەسەر نووسن باوەڕ بفەرموو ئێستا کەسی وا هەیە ژیانی پێغەمبەری نووسیوەتەوە یعنی کەئەنەما تۆ نەدمیستووە هەر ڕەنگی ئەوان بێ یەک بە ئوسلوبێکی تر بە شێوازێکی تر. من ینی کتێبێک هەیە الحەمدولله تەرجەمەم کردەوە خەریکی چاپکردنینی بە ناوی ئەسرار القیادە والتەئثیر باسی نهێنی سەرکردایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دە فەسڵە نزیکی 200 لاپەڕەیە. ئەم دە فەسڵە کابرا باسی ژیانی پێغەمبەرەکە چۆن سەرکەوتوو بووە لە ژیانیە بە ئوسلوبێک باسیەکە من وەکو خۆم کە بینیم یەکسەر دەستم کرد بە تەرجەمەکردنیەوە بەلامە جوان و ڕێکوپێک بوو لە کاتێکا 2000 مەسەلە نازانم 13 نووسیوەتی ئەدەی سێرکە ئیبن هیشام 1900 ساڵ لەمەوبەر ئەم 2004 ینی ئەو تەمەنە دوور و درێژە ها کەچی ئەمە ئەزانێتێ بۆیە قسە لەسەر ڕەنگ بێشتەکان بەشی زۆری کۆنن بەڵام قسە لەسەرکردنیان تازەیە ئەگونجێ ئەو کەسی ئێستا قسەکە لەسەری جیاوازە لەوەی 10 ساڵ پێش ئێستا قسەی کردو لەسەری ئەو کەسەی ساڵێکی کە قسەکە لەسەری جیاوازە لەوەی ئێستا قسەکە لەسەری لەبەرەوە پێویستە بەردەوام گۆڕانکاری و تازەگەری هەبێ لە کتێبەکانە. ئەکرێ کتێبخانە دابنین بە با بڵێن بازاڕێکی میوە کا میوە زۆر جوان و زۆر بەتام و بەلەزەتە ئەگەر تەنها لەوە بخۆی ماوەیە لێ بێزارە بی کا میوەش زۆر بەحساب بەتام نییە ماوەیەک لێ دابڕێ دوایی زۆر حەزی لەیەکی بۆیە ئەو کەس جگەلەوە لەبەرەوە تەبیعەتی خەڵکەکە جیاوازە بێگومان کتێبیشە بێ جیاواز بێ اینجا ئینسان ئینتیباعاتی خۆی هەیە مەبەستم وەیە جاری وایە تۆ زۆر جدیت جاری وایە بێزاری جاری وایە دڵی خۆشە جاری وایە کاتت نییە جاری وایە یعنی هەر جارێ بە شێوەیەک هەموو ئەمانە داوایەوەکەن کە هەڵەیە تۆ کتێبخانەیەکت هەبێ تەنها یەک جۆر کتێبی تیابی من بەنسبەت خۆمەوە نەک هەموو جۆرە کتێبێکم هەیە بەڵکو هەموو جۆرە کتێبەکانم جیا کردوێتەوە لە یەک ینی ببینێ ئێستا ئەوانە تەنها تەفسیری قورئان بە عەرەبی و بە کوردی و هەمووی نەکانیان ئەم کتێبانم تەنها بۆ لایەنی فیقهی داناوە ئەمانم تەنها کردووە بە هینی عەقیدە
بەڵام ئەمانەم کردووە بەس کتێبی ڕەخنە ئەو دوو هینە بەس کتێبی ڕەخنەیە ئەم کتێبانە بەس مێژووە لەبەرەوە مێژووکە هینی نەکردووە هاتووم ئەوەیش هەموو کردو بە هی مێژوو ئەم کتێبانە تەنها مەسەلەی فکر باسەکات تەنها مەسایلی فکری ئەوانەیە ئەمانە تەنها ئەدەبە ئێرە لەگەڵ ئەمە تەنها مەشغوڵ ئەدەبە بە شیعر و بە چیرۆک و بە ڕۆمان و بە عینەکانیوە ئێرە ئەم داناوە تەنها ئەم ڕیزی دووهەمە تەنها بۆ کەلەپور ئەوە تەنها عیلم و نەفسە و دەروونناسیە ئەمە تەنها بابەتی ڕۆژنامەنووسی و هینی ئیعلامیە یعنی هاتووم بۆیە هەر وەختێ ئەوەشم داناوە بۆ مناڵان بۆ مناڵەکان کە حەزیان لێ بێت ئەو هینەم تەنها داناوە وەکو قاموس بۆ فەرهەنگی ینی مانای ئەو شەوهینانە کەوەکو قورسن بەلای کەسانە بۆیە کاتێککە بە پێی وەکوڵە جاری وایە زەرورەتت بە کامیانە ئەوە خوێن یەکێکیان وەکو زۆرێکیان و تااقەت چونکو وابزانم هەموو کەسی قەناعەتی بۆ خوێندنەوە هەم بۆ معریفە و ئەوانەیە هەم بۆ چێژی لێوەرگرتنە ینی من جاری وایە بۆ 50 باوەڕکە ئەگەر بڵێن زیاتریش شعرێکی مەحویە خوێنمەوە ئەمە بۆەوە نییە معریفەیەکم زیاد بکە بۆی کاواگو چێژێکی زیاتری لێوەربگرن ڕازی تەنیایمەوە هێن کردووە بەرگەکەی خەریکە بەدەستمەوە دوسێ جار گۆڕیمە ڕازی تەنیایی هەر تێرنابم لێ کە نێکی بچووکی ئەحمەد هەرزیەوەوانە مەبەستمەوەیە جاری وایە بۆ چێژ لێوەرگرتنە بۆیە کە ئێمە ژوورەوە ڕاستە کتێبخانەکەم زۆر گەورە نییە بەڵام بە پێی چێژی خۆمەوانە ماوەیەکی زۆر میستۆ تا هەموو کتێبەکانم لە یەکجیا کردوێتەوە خوێنەریش کە دەڵێ مامۆستا حەزم لە فلان کتێبە یان فلان جۆر هەروتم جۆرە کتێبێ گەڵێەوە ئیتر لەخوا بەزیاوی بەلایکەمە بیسی سەرچاو ینی نووسە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و ئەزانم نزیکەی بیسی بڵێن جۆر ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەکێ لایەنە عەسکەرێکی باکە یەکێ لایەنی لە ڕووی ئەدەبی و باسی ژیانی پێغەمبەری خوا کرد یەکێک لە ڕۆ کۆمەڵاتیەکەوە یەکێک بە شێوەیەکی گشتی یعنی هەر یەکێک بە شێوەیە بۆیە تۆ لە چ جۆرێک دەوێت من ئەتوانم ئەو جۆرە تەقدیمی جەنابەت بکەم بۆیە مەبەستمەوەی بڵێم ناکرێت کتێبخانە یەک جۆر بێت یەک چەشن بێت ئەو کەسانە زۆر خەتەریشە بۆ پێگەیاندنی ئینسان بجگەل لەوە ینی ئەو کەسە ئەگەر هەر یەک جۆر کتێب بخوێنێتەوە مەسەلە مامۆستای بەڕێزیەوەمان هەیە تەنها کتێبی فقهیە خوێنێتەوە ئەو بینیمان لەوەختە ناتوانانی ئاگای لە دەوروبەر بێت بەڕێزی وایشمان هەیە ئەبینی ینی پیاوێکی زۆر ناودار و خوێنەوار و ئەوانەیە کەچی کاتێککە ئاەتێکی قورئانی خوێنێتەوە لە دێڕێکە 4-5 هەڵاکە چونکو لە حیاتی نەهاتووە هەر بۆ معریفەی خۆی شتێ بزانێن قورئانە باسی چێکاتوانە هەردوو لا بۆ چوونی من هەڵەیە ئەو کەسەی بێوێت بێتە خوێنەوارێکی باش ئەبێ کتێبخانەکەی هەموو جۆرە کتێبێکی تیابێت لەو پەڕی ئەدەبەوە تا ئەو پەڕی مەسەلەی معریفی بەڵام حتمما جاریوە هەم کەسێکی علمی نیم کەسێکی نیم مەسەلەی هینێکی زانستیم تاواکرد بێ ناتوانم شتی ینی معلوماتی عامە نەبێ لەسەر فیزیایە لەسەر کیمیایە لەسەر زانستەکانی تر من ناتوانمەوە بەشانم هەبێت چونکو ئیسفادەیەکی لێ ناکەم ئەویان شتێکی کەی من لە 73ەوە تقریبان هێشتا 5-6 ساڵان بووم دەستم کرد بە خوێندنەوە ئەو کات هێشتا نەچوو بووم مەکتەبەوە قورئانم خوێندبوو یدی لەبەرەوە لادیەکەمان خوێنەواری کەمتیا بوو خەڵکی بە تەمەنوانە لە دەورم کۆ بوونەوە هەندێک باوکم هەندێک کتێبی کڕی بوو ئافریقایی بووم بخوێنە بۆیان بخوێنەوە مەولود نامە و میعراج نامە منیشم خوێندنەوەی دەستێنە کرد بە گریان و چونکە باسی وفاتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی غەزای بەدر و حونین و ئەوانە هەبوو پێکەین و هەبوو گریان و ئالیەوە من دەستم کردووە بە خوێندنەوە بۆیە خۆشبەختانە یەکێک لەو کتێبانە ماوە مەولود نامە و میعراج نامە کە مامۆستا عەبدولکەریم مدەڕیس دایناوە ئەو ساڵی 1969 بەس من دیارە ڕێگەیەکی 3976 کڕیومە هینەکەیش پێوەیە ئەوە دیارە کۆنتترین کتێبە لە کتێبخانەکەی منە کە ماوە کتێبێکی دیکە کە لە کتێبخانەکەەوە ماوە خێزانی بەختیار و کۆمەڵی کامەران مامۆستا شێخ عەزیز پارڕەزانی نووسەرێکی گەورە و بەتوانایە ساڵی 1975 نووسیوەتی نازانم لەکەیەوە بەڵام یەکێک لە کتێبە زۆر کۆنەکان کە ماوەتۆ لە کتێبخانەی منە کتێبەکانی سەید قوتب من یەکی بووم لەو کەسانی کە زۆر معجەبم بە سەید قوتب ڕەنگ بەشێکی باشی کتێبەکانیشم هەر بە نیوە لەبەری لەبەرە کرد یعنی ماناکەی نەکرد هەمووی ئەمە یەکێک لەو کتێبە کۆنانە نازانم بێسەبەت ساڵی چەند چاپکراوە بەڵام لە کتێبخانەکەەوە ماوەتە بە ناوی دراسات ئیسلامیە تی لە دوای ئەمانە یعنی هینی 1970 لای من ماوەتەوە لێەوە کتێب ینی لە 1970 من دەستم کردەوە بە کتێب خوێندنەوە وردە هەتاوەکو ئێستا ساڵی 1983
ئێمە لیژنێکی ڕۆشنبیریمان بەنهێنی دروست کردبوو لەم شارە ئەمە بەناوی یەک بەڵێن ئیخوانەوە کە دەستمان کرد بە کاری تەنزیمیوانە پێویستیان بۆ بوو لیژنەی ڕۆشنبیری پێک بێن تەمەنی ئێمە نەگەشت بۆ 20 ساڵ هێشتا وەکو لیژنەیەکیان لێ پێکهێناین من و کاگی کرام کەریم و کاگارام قادر و مجموعەیە لەو بەڕێزانە کە ئێستا هەمویان الحەمدوللا بەشی زۆریان ماون مامۆستا شەریف مامۆستا وەرزێر و وەرزێر حەمەد سەلیم و مامۆستا عەبدوڕەزاق و مامۆستا حەمە عەلی و مجموعەیە لەو مامۆستانە لیژنەی ڕۆشنبیریان لێ پێکهێنان لێەوە دەستمان کرد بە نووسین بڵاوکراوەیە ئەگەر بڵێم یەکەم نووسینی من بە کاری ڕۆژنامە نووسیە گەجاری ئەمە باسکردن دەست پێکردەوەتە هەندێک بڵاوکراوەی نهێنی دەرەچوو کە ڕۆشنبیری و سیاسی بوون زیاتر من لەوێ وردەوردە کەوتمە نووسین یەکێکیان ناوی ڕۆشنبیری بوو لە دوای ڕۆشنبیری گۆڕا بە ناوی نیگا من لەوێ لەبیرمە یەکەم مەقالە بڵاوم کردەوە بە ناوی تێبگە و پێبگە باسی من کە تۆ دەستکەی بە خوێندنەوە و بە تێگەیشتنەوەوانە پاشانە پێبگە ینی خۆت پێبگەێنەوەمانە لێەوە یەکەم مەقالی ڕۆژنامەنووسی دەستم پێ کرد وردە وردە جوڵام هەتاوەکو ساڵی 91 لە ساڵی 91کە گۆڤاری ڕابەر دامەزرا یەکێتی ڕۆشنبیرانی موسڵمانی کورد من یەکێکم لە موەسیسین دوای بووم بە دەستەی نووسەران دوای بووم بە جێگری سەرنووسەر و بە درێژایی چل و ئەوەنە ژمارەی گۆڤاری ڕابەر من لە بەشێکی زۆری هینەکانە ژمارەکانە بابەتم هەبوو بابەتە سیاسەکان و ئەمنووسی بابەتی ڕۆشنبیریشمە نووسی ئەگەر لەبیرم نەچێ یەکەم ژمارە بابەتێکم نووسیوە بە ناوی چی بنووسی لە دوایەوە کە هەنگاوەکان خێرا بوون لە بەشی زۆری ڕۆژنامە و گۆڤارەکانە دی بابەتی ڕۆژنامە نووسین بڵاو کردوێتەوە وەکو سەرنووسەر ئێمە کە بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامیمان دامەزراند من بووم بە سەرنووسەری مەسئولی مەکتەبی ئەعلام بووم سەرنووسەری ڕۆژنامەی ڕاپەڕین ڕۆژنامەی ڕاپەڕین تا دەرچوو من لە پێش و خاڵ ئیمتیاز و دوای سەرنووسەری بووم تا چلوەوەنە ژمارەی لێ دەرچوو لە دوایە هەر کە وەکو مەسئولی ئەعلام هاتمەوە لە ناو یەک بوون و ئیعلانی کۆمەڵ کرا یەکەم ژمارەی ڕۆژنامەی کۆمەڵ کە دەرچوو ئەو من دووەرەس بووم بە سەرنووس لەگەڵ مەسئولی ئەعلام بووم سەرنووسەری ڕۆژنامەی کۆمەڵیش بووم هەتا وەکو وازم 450 ژمارە شتێکی ئاوە کە لە پێش دو هەفتە جارێک و دوای بوو بە هەفتانە و ڕۆژنامەیەک بووە بزانم تا ئەنازەیەکی باش هەم نەفەسی درێژ بوو هەم خەڵک بە ڕۆژنامەیەکی سەرکەوتووی ئەزانیت هیوادارم وا بێت کۆمەڵ بۆ من تەجربەیەکی زۆر گەورە بوو ڕۆژنامەی کۆمەڵ ئەمە یەکێکە لە بەرگەکانی ڕۆژنامەی کۆمەڵ گەر جەنابەتنیکەی ئەکو سەرنووسەر بووم زنجیرە وتاریشم هەبوو تایە زنجیرە بابەتی جۆرا و جۆرم هەبوو لە ڕۆژنامەکە پاشان بێگومان سەر وتاروانیش هەمیشە هی خۆم بووە لە دوایەوە هەر لە کاری ڕۆژنامە نووسیا بن زۆر بەلامە مهم بوو مناڵ گرنگی پێ بدرێ هەر لەو کاتێشا بوو لە دوای فترەیەکی کەم دەرچوونی ڕۆژنامەی کۆمەڵ گۆڤارێکمان دەرکرد بە ناوی گۆڤاری خەندە گۆڤاری خەندەی ئەم تایبەت بوو بە مناڵان لە پێش هەر خۆم بڵێن سەرنووسەر و خاوەن امتیازەوانە بووم دوای کاک سەردار ڕەزا و وردەوردە ئێستا کاک شەریف وەرزێر ینی کاک شەریف وەرزێر دوای ئێستا کاک ڕەوش سەرنووسەرێتی کاک شەریف وەرزێر خاوەن امتیازەتی ئەم گۆڤارە لە خاوە جیابێ ئێستاش هەر بەردەوامە هەرچەنە بەهۆی زروفی مادیەوە کەم دەرەچێت بەڵام ئەوە یەکەم ژمارەی ساڵی 2002 بوو یەکەم ژمارەی لێ دەرچوو تا ئێستا لەخوا بەزەوێ بەردەوامە کاری ڕۆژنامە نووسیم ئەگەر بڵێم تەجربەی کاری ڕۆژنامە نووسیم لێەوە دەست پێ کرد پاشان ئەمە بواری یەکەم بواری دووهەمن کە دەستم کرد بە نووسین لە پێشی تەرجەمەوانەوە کەوتمە لەبەرەوە کاری ڕۆژنامە نووسین نزیکە لە یەکەوە بەڵام پەلەم نەبوو لە چاپکردنەوەوانە زۆر شەیدای نەبووم ڕەنگە بەشێکیشی ئەوە بوو زۆر سەرقاڵی کاروباری ئیدارە و سیاسەت وانە بوون من بە درێژی ئەو فترە زۆرە مەسئولی مەکتەبی ئەعلام بوو مەسئولی مەکتەبی ئەعلامیش مەسئولی تەلەڤیزیۆن و ڕادیۆ و ڕۆژنامە و گۆڤار و ئەو شتانە یعنی سەرقاڵێکی زیادی هەیە هەم خۆم پەلەم نەبوو هەم مەجای ئەوە کەم بوو بۆیە درەنانێک کەوتمە چاپکردنی کتێب لەو فترەوە تا ئێستا بازم 11 کتێبم چاپ کردووە پێنجیان نووسینن کە بازم یەکەم کتێبیان بریتێ لە داوی خانەخوێ ئەم کتێبەیە باسی سەربردەی خۆمەکە لەو فترا کە لە زیندانە بووین زیندانی ئەمریکیەکان ئەو فترە کە مامەوە حکایەتی زیندان چی بوو چی نەبوو لەو فترا چیمان کرد ئەوە
هین بوو وردە وردە من هاتمە کتێبی دووهەمیشم نووسی لە پرۆژەی تیشکە بەڵە قورئان پارێزراوە ئەو بوو بە کتێبی دووهەمم لە دوای ئەوە منوەکو خەلفێتێکی خۆم کە زیاتر مەشغوڵی ئەدەب و کەلتور بووم لە بواری کەلەپۆرەکە گرنگێکی زیاترم احتیامەدا بە لایەنی فۆلکلۆرەوانە بۆیە وردە وردە ئەتوانم بڵێم ئەو بابەتە بوو بە اختصاسی من لەبەرەوە زنجیرە کتێبێکم لەو بارەوە نووسی هاتم کەوتمە بەراوردکردنی ئەم کەلەپورەی ئێمە لەگەڵ ئیسلامە چ تەسیرێ چی هەیە لە بینیانە ئەم کەلەپورە دەوڵەمەندەمان هەیە لە کوێوە سەرچاوی گرتووە چونکو میلەتی کورد بەشێکی زۆری باو باپیری ئێمە نەخوێنەوار بووە ئەو هەموو کەلەپورە هەیە ئەم کەلەپورە ئەبێ سەرچاوی هەبێت من وەکو خۆم دوای دراسەیەکی زیاتر لە 20 ساڵ و خوێندنەوەی سەدان کتێب لەو بارەوە کە مبالەغە نیە ئەڵێم سەدان کتێب ڕەنگ بێ ئەوە هەر ئێستاوە 100 کتێبیان لێوە هەبێ گەیشتنەوە قەناعەتەی کارلێکردنێکی زۆر هەیە لە بینی میلەتی کورد و لە بینی ئیسلامە گۆڕە ئیسلام کە هاتووە تەسیری لەسەر تەنها هەندێشت نەکردووە تەسیری لەسەر کەلتوری کوردی کردووە بە هەموو کەلەپور و فۆلکلۆر و ئەوانەوە بۆ یەک نەمویست ئەمە وەکو لە شتێکی عاتفی بنووسم هاتم بە شێوەیەکی دراساتی و توێژینەوە کەوتمە ئەو بابەتە یەکەم کتێبم چاپ کرد لەو بارەوە هەر پرۆژەی تیشک چاپی کرد بە ناوی کاریگەری ئیسلام لەسەر کەلتوری کورد بەرگی یەکەم پند و حەکایەت ئەم کتێبە 100 لاپەڕەیە لەسەر پند و حەکایەتی کوردی ئاین چ تەسیرێکی هەیە لەسەری پاش ماوەیەک بەرگی دووهەمیشم چاپ کرد هەر لەسەر هەمان شت لەسەر کاریگەری ئیسلام لەسەر کەلتوری کورد ئەفسانە ئەو ئەفسانە کە عادەتەن حتا هەندێک لە نووسەرانیش بە پرۆپوج ناوێ بن هەر ماناکەیەکەن بە پرۆپوج ئەفسانە شتی خەیاڵاوانە بەڵام کاتێک کە سەیری هەرچی ئەفسانەی کوردی هەیە ئەیکەی حتا ئەفسانی گەلانی تروانە من باسی ئەفسانی کوردیەکەم بە ئەفسانەکان خۆیانەوە تا حکایەت و ئەوانە بەو شتانەش کە بووە بە باو عادەت و نەریتوانە ئەبینی سەرچاوێکی دینی هەیە بەڵام خەیاڵ ئەو سەرچاوە دینی وردەوردە دووری خستۆتەوە هین بۆوانە یعنی ئەمە یەک بابەتی دوور و درێژە هیوادارم کاتێ بتوانین بەرنامەیەکی لەسەر بکەین لە کوردەواریە ئەبینی فڵان ناو پیرۆزە بینی لە ئیسلامیشە پیرۆزە لە هینە لە کوردەواریە فڵان شت مەترسیدارە لە ئیسلامیشە مەترسیدارە لە فڵان شت خۆشە یعنی ئەنواعی شت لە کوردەواریە زۆر باسی کۆمەڵە ژمارە هەیە ئەکرێ 3 7 7 100 بۆ ئەبینی لە قورئانیشە ئەم ژمارانە زۆر دووبارە بۆتەوە بە جۆرە لە جۆرەکان کارکردن هەیە لە کوردەواریە باسی هەنێ پیاغەمبەر زۆر دەکرێت قورئانی زۆر باسییان نەکات لە کوردەواریە ئەنواعی شت لەسەر خدری زینە ئەگێڕێنەوە کە ئێمە هەمووی بە ئەفسانە نازانین لە کاتێکە یەک سوورەتی قورئانی ئیبن کەسیر ڕێی ئەرجەحەوی ئەسڵان کارانی خضر بووە ئیتر لەقەبەکەی خضر بووە هەر ناوە ڕئیسەکە من حەقم بەوەیانەوە نییە ئەنواعی شت ئەدەنە پاڵ خدری زینە بۆچی چونکو سیرکە ئەوەی کە قورئانی گێڕێتەوە ئەو سێ حاڵەتێک کە لەگەڵ موسە هاتووە باسەکرا هەمووی خەرقی عادەیە واتە شتی ناباوە مناڵەکە ئەکوژێت و دیوارەکە ڕاست دەکاتەوە و کشتێکە کوونەکاتەوەوانە شتی عادەتی نییە لە کوردەواریش هەمیشە شتی نەعادەتی یعنی کوردەواری نەهاتووە ئەو سێ نمونە بێنێتەوە ئەنواعی حکایەتی دیکە گێڕێتەوەوانە ئەمە بابەتێکی دوور و درێژە 200 لاپەڕەیە بەڕاستی من دوای دایان سەرچاوە ئەوەم هین کردووە کتێبی پێنجەم هەر کاریگەری ئیسلام لەسەر کەلتوری کورد ئەدەبی گاڵتەوگەب لەسەر ئەدەبی گاڵتەوگەب نووسیومە ئێستا نازانم مەگەر دوای کتێبەکەتان هێندەم ئەوشەی کتێبی بەرگی سێهەمی هەمان کتێبە ئەمەی کە ئێمە زۆر جارە بینین بەشی هەرە زۆری سوعبەت هی مەلاکانە یان لە حوجرە و مزگەوتەکانەوە بۆ ئەبینین ئەمە ئەدەبی گاڵتەوگەپە ئەم هینە خودی ڕۆحی دین ئەمەیتایە ینی ئیسلام هاتووە بۆی دینێکی شامیل بێواتە سەرتاپاگیر بێ نەهاتووە تەنها ئیتیمام بەشتی جددی بدات یاخود ئیتیمام تەنها بە جەنگ و جیهاددا یاخود هەموو شتێ لە کاتی خۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەو 23 ساڵەی تەمەنیەدا کە پڕ بووە لە هیلاکی و ماندوی و شەکەتی بەڵام لە بیریشی نەچووە کە هەمیشە بەشێکە لە ژیان سوعبەت و گاڵتەوگەپەوانە ئەکرێ ئەگەر ئێستا باسی بکەین ئەویش دووبارە 200 لاپەڕەم لەسەر نووسیوە و خۆشبەختانە هاتوویشم
بە تەنیشتی ئەوەوە وەکو چۆن ینی من وەکو درێژە پێدانی مەلا و فەقەکان کە بەشی زۆری گاڵتەوگە لای ئەوانە بوو هاتووم لە ناو سەحوەی ئیسلامی نوێشە لە ناو ڕابوونی تازەشە 100 نمونەم هێناوەوە کە شتی واقعی یا خۆم بینی و منیان بە ڕێزێکی وەکو جەنابەت بۆ گێڕاوەتوانی شتی واقعیم وەکو گاڵتەوگە هێناوەتەوە. ئەم پێنج شەش کتێبە بریتێ لە نووسینەکانی من ئەگەر دوایی مەجال بۆ حەزەکەم لەسەر ئەمە قسەی زیاتر بکەین. ئەمانی کە من هاتووم هەندێک کتێبم بەلاوە گرنگ بووە پێم باش بووە تەرجەمەم کردووە یاخود بە تەکلیفی هەندێک لەو هینانە برایانی پەیمانگای فکری ئیسلامی هێزری ئیسلامی سنتەری زەهاوی لەسەر داوای ئەوانم کتێبە گرفتی دیکتاتۆری و گەندەڵی لە هزر و مێژووی سیاسی ئیسلامیدا کتێبێکی بچووکە بەڵام زۆر نایابە کە چه تەسیرێکی گەورەی هەیە ئەمەم تەرجەمە کردووە یەکەم تەرجەمەکرای منەوەیە. کتێبی دووهەم پێوەرەکانی سەرکەوتن و پێرەوەکانی سەرکەوتنی ڕێخستن و دوانەیە سەرەکیەکانی ئەمە کتێبێکی بچووکە بۆ ڕێخستنەکان کتێبێکی زۆر باش و ئەوەی شەنقیتیە هەنی ئەفکاری تازەی تایە لەسەر کاری ئیسلامی. کتێبێکی تری تەرجمەکراوە فەلسفەی شەریعەتە. فەلسفەی شەریعەت کتێبی بەڕێز دکتۆر مستەفا زەڵمیە پرۆفیسۆر مستەفا زەڵمی ئێمە کە من کاروباری با بڵین پۆستوانە واز لێ هێنا لەگەڵ برای بەڕێزم کاگڕێدار هات فکرەیەکی لا تەڕحکردم کە ئێمانوێت سەرجەم کتێبەکانی دکتۆر مستەفا زەڵمی بکەین بە کوردی چونکە ئەو کتێبە لە بەشێکی زۆری زانکۆکانی عالەمە ئەخوێنێ بۆچی و لە وڵاتی ئێمە هێشتا نووسینی نییە بە کوردی بۆ نایە سەرپەرشتی بڵێن کتێبەکان بکەین ئەو من سەرپەرشتیەکەم و تۆش پیاچوونەوە بکەی بە تەرجەمەکانە کۆمەڵی نووسەر ڕاستپێرین کۆمەڵا شتێکی باشە ئیدی ناوی خۆمان لێ هێنا دوو بە دوو خۆشم ئەم کتێبەم لەگەڵا هین کرد لەخوا بەزیاد بێ ئەوە هینەکەیە من توانیم سەرپەرشتی بەڵێن پیاچوونەوە بکەم بۆ بەشی زۆری کتێبەکان هەندێکیان ئەوەنە نووسەری بەتوانە بوون تەرجیمی بەتوانە بوون پێویستی بە پیاداچوونەوە نەکرد وابزانم 26 بەرگ بە 26 بەرگ چاپ کرا یەکێک لە کتێبە زۆر نایابەکانی کتێبخانەی کوردی خۆشم ئەم کتێبیانم لێ تەرجەمە کرد فەلسفەی شەریعەت بەڕێز مستەفا زەڵمی لەگەڵ ئەم دوو جۆرە نووسین و تەرجەمە لەگەڵ هەندێک لە برایانیشە عادەتەن پێکەوە بووین هەندێک کتێبمان بەیەکەوە نووسی فکرەی نووسینەوەی ژیانی شەهیدانمان هات جارێ لە مەکتەبی ڕاگەیاندنا بووین لەگەڵ برایانی بەڕێزم کاک شەریف وەزیر و مامۆستا ئارام عەلی سەعید و کاک ڕەوشت و خۆم کەوتینە ژیان نامە نووسینەوە منیش بەشداریم کرد لە یەکەم بەرگەی دووهەمیش هەر بەردەوام بوو بە زمان شەری وەزیر بە تەنها بوو ئەمە یەکێک لە کتێبە هاوبەشەکان کە بە یەک نووسیمانە دوایی پرۆژێ تیش کە ویستمان کۆتایی پێبێنین دوو کتێبمان نووسیتمان بە دوو کتێبی هاوبەش بنووسین بە یەکۆ یەکێکمان ناونا کۆتاییەکان وازم ژمارە 99 هینەکەیە کتێبەکانە لەگەڵ برانی بەڕێزم لە دامەزرێنانی پرۆژێشتیش بە یەکەوە نووسیمان منیش بە مەقالێکی دوور و درێژتیایە بەشداریم کردووە جگەلەوە پرۆژەی تیژی لە کوێوە بۆ کوێ ئەوژێک لە کتێبەکان بەڕێم مێژوویەکی باشی پرۆژەی تیشکەکە لە ماوەی 7 ساڵە ئەمە چیمان کردو چۆن کۆبووینەوە هەنگاوەکارمان چی بوو بەرهەمەکارمان کامانە بوون ئەم سێ کتێبەش بریتێ لە کتێبە هاوبەشەکانماتە بە هەموویانەوە بزانم 11 کتێبە لەگەڵ سەرنووسەری کۆمەڵە لەو گۆڤار و ڕۆژنامانەی کاوەکو باسمان کرد لە کۆتاییدا من ئەمێ دوو قسە بکەم یەکێکیان بۆچی لە هەموو ئەم نووسین و خوێندنەوەشتە وردەوردە کەوتومەتە ناو قەزەی کەلەپور و پەیوەندی لەگەڵ ئاینە چونکە حەقیقەتەن جارێکتر ئاماژەم بۆ کرد نزیکێکی زۆر هەیە کارلێکردنێکی زۆر هەیە لە بینی ئاین ئێمە پێویستە ئاینە سروشتەکەی خۆمان سەر لە نوێ بگەڕێنەوە بووی واتە دووری خێنەوە لە کۆمەڵی مەسائلی سیاسی و حیزبی ئەوانە ئەو ئاینەی کە باباپیری ئێمە لە ئەفسانە لە گۆرانیە لە هونەرە لە داستانەکانیانە لە هۆرە و مەقام و هەموو ئەوانە کاریگەریەکی سەیری هەبوو تۆ پێت سەیرەکە منەڵێم لە گۆرانیەکانیشە بڕۆ ناودارترین گۆرانی بێژی کوردی قەدیم بێنە مەسلەیەکی و حەسەن زیرەک و مەسەلە هەرێکێک لەو گۆرانی بێژە قەدیمانە ببینە سەیری گۆرانەکەم کە پڕە لە دەسەواژی دینی مەتەڵی ئێمە مامۆسا پێم خۆشە ینی دیقەت بن بۆچی ینی لەبەرەوە سەیرم کردووە من ئەو ڕۆژانە کە خەریکی نووسینەوەی ئەو مەسەلەم ئێستا مەتەڵێکی سەیرم خوێندەوە ئەڵێ ئەمە چییە ینی مەتەڵێکە
محرابی مزگەوتی گۆشتین محرابی ئاوە ڕوو لە هەر کێوکەی قبلەی تەواوە وەکو مەتەڵە گێناوێتی یعنی زۆر بیرم کردو هەچیم کرد نەمزانی کاتێک کە سەیرەکەم ئەمە یعنی شتێکی دینی ڕۆت و خۆتە باز لە یونسەکە یونس پیاغەمبەر محراب مزگەوتێک کاتێک کە ئەڕۆتە ناوی حوتە لە هینی حوتەکە قورآن باسەکە کاتە کەوتێتەوە مزگەوتێکی گۆشتین چونکو مزگەوت بریتە لەو شوێنی تۆ سوژدەی یابی نوێژی تیاکەی قورآن باسەکە کە لێکەوتە تەسبیحات و زیکر و ئەوانە محرابەکەی ئەوەی کە ئەم ڕووی تیەکات و ئەوانە ینی ئەوەی هینەکە ئاوە چواردەوەکەی هەمووی بۆ بە ئاو لە ڕووی فقیوە کاتێک کە توای لە شوێنێکە نازانی قیبلەیەکی ڕوو لە هەرکێو پێی قیبلەی تەواوە کاتێک کە هیچی لێ دیار نیە ئەوانە تۆ سیرکە ینی شارەزایی باوباپیری ئەمە لە مەتەڵەکات چەندینە ئەمە بریتە لە حیکایەتێک کە ڕەنگێکە تۆ بە پەلەش بینوسیتەوە 12 لاپەڕە ئەوێت کەسی هاتۆ بە مەتەڵێک تەواوی کردووە ئەمە مهمە تەڵە ئاوە زیتە چێوە نییە چی ڕای کرد سەگ بوو پێوە ئەم مەتەڵە سادە هینەکە بە دووسێ کەلیمەت دووسێ جملەی بەسی تەوا بوو ئەزانی باسی هەموو چیرۆگەکەی موسا و فیرعەونەکە بۆ من و تۆ ئەوە لە مەتەڵە بابەتەکانی دیکەیش تو ئەزانی بۆچی ینی گەر بڕینەوە سەر ئەفسانە ئەزانی بۆچی میلەتی کورد بەلای ڕێحانە شتێکی پیرۆزە ئەڵێ ڕێحانە عادەتەن لای ئێمە لە هینی کوردەواری ئێمە پیرۆزە زانی بۆچی ئەڵێ ئەم ڕێحانە ڕەنگی ڕەشە ڕەنگی ڕەشە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم عەرەب بوو عەرەبیش عادەتەن ئەسمەرن کەواتە ئەمە بۆنەکەی ئەگەڕێتەوە بۆ هینەکەی ئەو خۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وان نەبووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕەنگی مەیلە و سپی بووە ینی لە ڕووی سوور و سپی بووانە بەس مەبەستم ئەو نقطەیە کاتێ کەلتوری ئێمە کەلەپوری ئێمە فۆلکلۆری ئێمە ئەوە ئاڵاوە بەدینەوە ئێمە پێویستمان بەوە هەیە سەر لە نوێ خوێندنەوەی بکەین بەداخۆ پێشی ئێمە بە مەبەست یا بە غەیری مەبەست ئەم مەسەلەی هیمار کراوە ناحەزەکان بە مەبەست دۆسانیش بە نەزانی ئەم مەسەلیان بە تەواوی هیمار کردووە ئەو مەسەلەی من بۆچی یەک بەرگی 200 ئەوە لاپەڕیم دانا بۆ مەسەلەی ئادەبی گاڵتەوگە چونکو زۆر بە هەڵا ئێمە وا تێگەیشتوین دین تەنها بریتە یعنی یەک گۆشە هینەکات و ئەوانە لە کاتێکە من کەوتومەتە کۆکردنەوەی ئەو سوابەتانی لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کراوە یاخۆ بینیوێتی یاخود خۆی کردوێتی تۆ ئەزانی کاگە بوو بەکر یعنی سەحابەی وا بوو تەنها ئیشی بەشی زۆری ئیشەکەی بریتی وەلەوەی بگاتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێی بکەن یعنی قسەی خۆشی بۆ بکات بێتاقەتی دەرکات تۆ ناوی نوعیمانە بیستووە یعنی نوعیمان شتی زۆر سێری گێڕێ ئەزانی ئەڵێ هەر کاتێک کە میوەیەکی خۆش پێگەیشت میوەی تازە پێگەیشت یەکسەرە چوو هەنێکی ئەکڕی و ئەیوو بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم لای کابرای میوە فرۆش دوای ماوەی پارەیەکی نەبووی بداتێ کابرای میوە فرۆش هاو لای پێغەمبەر صلی الله علیه و سلم قوربان ئەو هینە بۆ نادەی ئەو پارەی ئەو میوە شتە ئەیوو کەی ئەیوو نوعیمان نەهێنا ئەو وەختە باقی نوعیمانەکە ئەی تۆ هێناوتە ئەو نەمهێنا قوربان خواردوو ئەیوو ئەی پارەکەی وەڵا پارەم نەبوو بەس حەزەکەم تۆ شتی خۆش بخۆی ئەوە بە پێکەنین و ئالەو هینانە یعنی شتی عجیب کاتێکە هەندێ سوعبەت و پێکەنین کە ئەوان کردویانە ئەگەر ڕەنگە لە ناو ئێمە بکرێ چۆنەوە پیاوی لەسەر بکوژێ بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمەی قبوڵ کردووە ئەمە ئەڵێم بۆ ئەوەی یعنی بەلای ئێمە مهم بێت ئەمانە لە دینی ئێمە هەیە فسحە هەیە لە دینی ئێمە فسحە بە معنای مەجال و دەرفەتێک هەیە بۆ خۆشژیان بۆ ئەوەی پێکەنینێک و خەندەیەک و ئەوانە ئومێد دەکەم کتێبە چاپ ببێ کە بەشێکی باشی ئەویکیان بەشێکی باشی تیا بوو ئەمی دووەمیش کە تەرجەمەم کردو بەشێکی باشی تێدایە هەر ئەم نوعیمانە یەکشتی گەڕم و تەواو لەسەری ناڕۆم چونکە زۆر دوور و درێژی هەیە ئەڵێ کابرای کات بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حشرێکی چاگی پێ بوو بەستە بوویەوە چووە ژوورۆ جەماعەتێک بە نوعیمانیانەوت وەڵڵاهی زۆر حەسمان لە گۆشتەوە ئەوانەوە تیجا ئەڵێن چی ئەو حشرە سەر بڕم تیانە وڵا کەیفی خۆتە گەر سەریشی بڕی ئێمە حەقمان یعنی تەشجیعیان کرد بەس پیان نەوە سەری بڕن کابرای وەفدە هاتە بۆ لای پێغەمبەر صلی الله علیه و سلم نوعیمان یەکسەر چوو شمشێری هێنا و دای لە حشتر و دەستی کرد بە کەوڵکردنی و سەربڕینی ئەوانە کاتێک کابرا هاتە دەرەوە لە وەختە سێرەکە حشتە سەربڕاو کردی بە هەرا هاواری کرد ئەی پێغەمبەری خوا تو ئەمە چی ئەمانە کێنوانە پێغەمبەر صلی الله علیه و سلم پراتە دەر تر نوعیمان ڕای کرد حشتری جێهێشت و ڕای کرد تازەی سەری بڕیوانە وتی کێ بووانە ئەوانیش ئاماژیانەدا کە نوعیمان بوو نوعیمان شو خۆی شاردەوە پێغەمبەری خوا چوو نوعیمانە بینێت لە هینێک کونیەکە خۆی شاردەوە گرتی سەرەکە دەموچاوی خۆڵایەوە تی نوعیمان بووە کرد تی وەڵڵای ئەوانی کە شوێنی منیان پیشانی تۆدا هەر ئەوانە منیان هەندا
پیامبر خۆزم دەستی کرد بە پێکەنین و حشتری دا بە کابرا و حشتێکی داوە بە کابرا و ئەویشی تەوسیع کرد بەسەر خەڵکە دەی ئەمە ئێستا ینی لای ئێمە بکرێ تەبیعیە دەیان و خۆزگەم ینی هینەکە دەرفەت هەبووە دەیان نمونەی ئاوەمان بیگەڕایەتەوە بۆیە ئەمە نقطەیەکە لای من کە زۆر مهمە. خاڵی دووهەم کە میوعرسان کەم قەزیەی خوێندنەوەوانە بەڕاستی ئێمەی کورد لە مەرحەلەیەکی ڕاگوزراین مەرحەلەیەکی ئینتیقالیە ئەم مەرحەلە ئینتیقالیە بە کەسانی ئاسایی بە کەسانی نەخوێنەوار مەبەسم نەخوێنەوار نەک ئومی ئەوەی کە ناخوێنێت و ئاگای لە دنیا نییە تێناپەڕێ دوامان نەخات بۆیە ئەگەر ئەمانەوە فێرن ئەم قۆناغە ڕاگوزەریە تێپەڕێنین و سەرکەوتوانێتی پەڕێنین بەڕاستی پێویستمان بە خوێندنەوە هەیە خوێندنەوە لە هەر مەجالێکە هەر گەنجێک کە دەستی کرد بە خوێندنەوە دەوردە سروشتی خۆیان ناسیە توانای خۆیان ناسیە لە چیات بەتوانایە بە هەموو شتێک بخوێنێتەوە بەڵام وردەوردە هینەکەی خۆی بدۆزێتەوە حەزەکەی خۆی و ڕەغبەتەکەی خۆی و تواناکەی خۆی چونکە هەردووکیان هەم زەڕور هەم توانات بەسەر چی ئاشکیە هەم حەزت لە چییە ئەو دوانە ئێستا من دوای خوێندنەوەیەکی زۆر کە عرضم کردی لە 73ەوە دەستم پێ کردووە هەر لە قورئان خوێندنەوە کە دەستم پێ کردووە هەتا بابەتەکان سەیرەکەم وردەوردە بابەتی من تەنها لە مەسەلە مەعریفی و کەلەپوریەکە زیاتر مهمە بەلای منەوە یعنی یا بڵێن زیاتر توانام بەسەر ئەو بابەتانە ئاشکێ و زیاتر ئەتوانم لەو مەجاالە چۆنەڕێ ئەسپی خۆم تاو بدەم بە تایبەتی مەسەلەی ئەدەبەکە ئەدەب و کەلەپورەکە هەستەکەم لەوە کەواتە ئەگەر گرنگی پێ بدەم ڕەنگی قسەیەکی تازەم هەبێت بێگومان کە من بەم تەمەنەوە ڕەنگە قسەیەکی تازەم پێ بێت ئەو گەنجانە کە تازە دەست پێەکەن زۆر قسەی تازەیان پێەیە زۆر شتی نەوتراو هەیە کە پێویستە بوترێ زۆر شتی نەزانراو هەیە کە پێویستە بزانرێ زۆر شت هەیە و خەڵکە پێویستە ڕۆشنبیر بکرێ ئەمیش بەکێ بۆ گەنجە خوێنەوەرانە ئەکرێ کە یەکێک لە هەموو وەختێکە یەکێک لە ئیشەکانیان بریتی بووە لە زۆر خوێندنەوە ئەوی نەتوانێت زۆر بخوێنێتەوە بەڕاستی ناتوانێت قسەی تازەی پێبێ و ناتوانێت بیرۆکەی تازەی پێبێ پرۆژەی تازەی پێبێ و هەنگاوی تازەشی بۆ نانرێت تەنها لە دەوری خۆیان سوڕێتەوە لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ جەنابتە